بەڕێوەبەری مافە دیموکراسی سیاسەکانمان بکەین ئەمە کارێکی یەکجار دەوڵێ ئێمە ناوماڵی خۆمان چاک نەکەین چاوەڕوان نەکەین دەوڵەتە گەورەکان بێن لە باتی ئێمە چاو بپۆشن لە کێشەکە ناوخۆیەکانمان بڵێن ئێوە باڕێکیش نەکەوت بن بەڵام ئێمە هەموو بافەکاشتان نەبێت ئەمە نابێت. قسەکانی من لەو قسانەم زیاتر نییە کە لە کۆبوونەی لەگەڵ بەرایانی کۆمەڵش کردن ئێستا ئەو قسانە تۆزێک جوانبی تری ئەو قسانشمان لێدایەوە ئێمە بەشێکین لە کێشەکە ناوبشیتر نین و بەشێکی لە چارەسەریە کۆی کێشەکان و کۆی چارەسەرەکان ئێمەی کۆکردوتەوە کە بە بەردەوامی ئەم کۆبوونانە بکەین و مەدەواری درێژەی ئەم کۆبوونانە هەتا ئاگاتە ئەوەی کە سەرکەوتنەکانی شەنگال وەگەڕانەوەی کاک مەسعود ببێتە هۆی ئەوەی کە کۆمەڵەکان فراوانتر بکرێ و سەرنجام کاک مەسعود دەستپێشکەریەکی دیار جیاواز لەو گفتوگویانی تا ئێستا هەبووە لە دووسێمانی ڕابردوو دەستپێشکەرێک کە ئومێدێکی زیاتر بە هەمومان بدەین بە خەڵکەکە و بۆی بتوانین بگەین بە ڕێکەوتن لەسەر هەموو ئاراستەکان. ئێستا یەک کەیسمانیە ئێمە مەسەلەی دەستورمان ماوە، مەسەلەی دیاریکردنی دەسەڵاتەکانی سەرەکی هێرەمان ماوە، مەسەلەی حکوومەت شیعەتە سەر کە وەزیرەکانی گۆڕان ئیزم دراون و مەسەلەی کێشەی پەرلەمانی شیعەتە سەر کە سەرەکی پەرلەمانی ئیزم دراون. ئەمە ئەم چوار کەیسەمان بەدەستەوەی ئومێدەواری بتوانین بەو تەجروبانی هەمانە و بۆ توانایی هەمانە هەموویان سیارەکەم بەرە زەنگاری پشتێگەتەوە پێشتی دەستپێشکەریتان کرد بۆ کۆکردنەوەی لایەنەکەەوە ینی قسە لەسەرێکی لایەنێک ئێستا جارێشتنی دەستپێشکەری نکاتەوە بە هەمان شێوە پێشتر بەڵێ مامۆستا لەکانی قسانەکەم وە لەگەڵ کارتی گۆڕان لەگەڵ قسەکان کرد ڕۆژانەکەی یعنی هیچ بەردەستێکی لەبەردەم کۆبوونەوەی بکات بەشی یەکەم پرسیارەکەی من لەمە هەر بەردەوامە ئەمە بەشێکی بە چارەسەر یعنی من هەر کاتێک کێشە بێخۆڵات کێشان بڕۆ نابێت یعنی ئێمە مادەم دەسەڵاتی قووەتێکی لەم ناوچەیەوە کارەکەرێکی بەهێزن یعنی بابەتەکەشمان بە فراواندا لەسەر هەموو شوێنێ دەور و دەسەڵاتی هێزەکانی کردنەکە ئێستا تەنها هێزێکە لەم منتیقەیە توانێت بەرامبەر بە هێزێکی شەڕخواز بوەستێت وابوو هەر کێشارم بۆ نابێت زیاتر شێت لە هەر کاتێکا لە هەر وەختێکا کێشا بێت